بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. لخزمة كتاب نيابي أذكار إمام النووي جيان بسر أبين كتاب نيابا زور بابتو ذكري قورة جوان جواني بشان إمدا يكم جار بقوري ذكر لقل ما ندسي بيكرت دواتر لو كاتيك لخو هل أسين شون أعمالي شو رجمان دس بي أكين شون كالخوالسان شي ألين جل بركين شي ألين اللي هو دسي فكر هتاو كوين ناو مزقوتو وشون دزنيج أجرين وشون بانك أدري وشون جوابي أدين ولا ناو نيجات شي ألين ولا الركوع والسجودات شي ألين ولا تحياتا شذكر أخوانين هرهم بالتفصيل وباسكدين دواتر هات سر أويك بيانيان والإيواران ئێمە چه ذکرێک بخوێنین لە ڕۆژی جومعە چی بخوێنین کاتێک کە خۆر هەڵهات چی بڵێن خۆر لە ناوەڕاستی ئاسمان چی بڵێن لە خزمەتی قورئانە چۆن بین ئایا خەوێکمان بینی چۆن بێ چۆن ئیستیغفارەکەین چۆن لە شەو ڕۆژێکا چی بەرزەکەینەوە ئادابەکانی تیلاوەی قورئان بە درێژی چۆن حەمدی خوا بکەین بە تەفسیل بۆی باس کردین دواتر هات باسی صلواتی که لسر پیغمبری خوا صلی الله علیه وسلم بدور و درێژی اینجا دواتر هەموو ذکرەکان بۆ ئەو شتانەی کەوا عارضن کتوب ڕیەنە پێشەوە لێمان هەر بەڵایە مصیبەتێ چۆن ذکری بۆ بخوێنین هەموومان باس کرد لەلا 159 لەم کتێبە نازدارە طبعا لەم کتێبە کتێبێکی زۆر تایبەتە کۆمەڵی مۆزوعی زۆر تایبەتمان بۆ باسەکە بەم کتابە باسی مردن و نەخۆشی ذكرەکان چین لە کاتی مردنە ئینسان بەسەر کەسێک تری ئەخوێنێ خۆمان چۆن مامەڵە لەگەڵ مردناکەین چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشیە بکەین وهاکرد ئەفەرمێ كتاب أذكار المرض والموت وما يتعلق بهما ئەم کتێبە باسی ئەذکارەکانی مردن نەخۆشی مردن هەرچیش پێوەجە بە نەخۆشی مردنەوە هەموویان باسەکە ئەنواع جۆری نەخۆشی و چ دوعایەک ئەبێتە شیفای و چی هەمووی باسەکە بە تەفسیل لێرە لە پێشەوە هەندێکی بۆ باس کردوین لێرە بە درێژتر اینجا ئینسان لەسەر مەرگات چی بکە ئەو کارانە چیە گرنگە بیکە ئەگەر نەخۆش کەوتی کتوپڕ لە ماڵەوە کەوتی چی بکەی هەمووی بە درێژی باسەکە یەکەم باب باسی ئەکا ئەفەرمێن باب استحباب الإذكار من ذكر إكثار من ذكر الموت زۆر سنەتە ئینسان زۆر یادی مردن کە ئەفەرمێن بە ئەسانید صحیح واردە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرموویەتی ئەکثروا ذكر هذه من اللذات زۆر ذکری ئەو شتە بکەن هەرچی چێژەکانە هەر هەمووی ناهێڵێ ورد و خاشیەکە طبعا هەموو ئینسانە کۆمەڵی مەلەذاتی هەیە مەلەذاتی مادی معنەوی ئەو شتێک کە هەر هەمووی ئەپچڕێنە ئەیدا بە عەرزە بریتێ لە چی بریتێ لە مردن نازانی کەلیمەیەکە وتووە دووەم نەهاتووە مبتەدایەکە وتووە خەبەرەکە نەهاتووە مردووی ئاوێک بەدەستەوە مردووی نەتوانیوە قومی یەکەمت لێداوە قومی دووهەم تاوا نەبووە قومی یەکەم لەناو دەما نەچۆتە خوارەوە مردووی ئەخەوی هەڵناسیتەوە ئەو شتێکەوە هەرچی لە ذاتی ئینسانە کۆتایی ئەکا بریتێ لە مردن طبعا سنەنی زۆر گەورە هەیە لە باسی ذکری مردنە بۆخوای ئێستا ئێمە لەم مەجلیسا یعنی بەڵێ ئەم زەمانە زەمانی وشکیە ئەگەنا یەکێک لە سنەتە فەرامۆشەکان دانیشتنی خەڵکە بۆ باسی مردن هەر دانیشتون ئەتیادی لە مەجلیسێکا دانیشتووی لەگەڵ کۆمەڵە دۆست و خۆشەویستە ئەتیادی پیان بڵێ باشە دوای 20 ساڵی تر بزانین کێماوە لەمان ئایا چیمان هەڵگرتووە هەگبەی ئێمە چیتیە باسێکی بەسیط ئەچێتەوە سەر باسی مردن ئینسان ئەچێتە لادەیەکەوە سەیرەکە بڕواکەن هەموو لادەیەک بڕۆ مردوەکانی زۆرتر لە زینوەکانی سەیرەکەی لادەی وایە 5-6 قەبرستانیتی هەر سەرە سوڕەبێن اینجا زۆرێک لە قەبرستانەکان زۆر بێکەسن هەر کەس ناچێ بۆ لایەن ئەم ذیکرە زۆرەی مردن وا ئەکا لە ئینسان هەمیشە مەرگی خۆی لە پێشا بێت لە ماڵ ئەچیتە دەرەوە بەتەمامە بگەڕێیتەوە خەوتی بەتەمامە بە هەڵسی کاسپێکە کرد بەتەمامە بە قازانجەکەی بەردەستەکەوێت تۆ کۆتا بووی هەموو لەحظەیەک معرەضی بۆ هازیمی لەزات بۆیە ئەم فەرمایشتە عەزیمەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەرشادی ئێمە ئەکا بۆی زۆر یادی مردن بکەینەوە بینی خۆمان یان بەدەسە جەمعی هەندێک لە عولەما فەرموویان ئەکثروا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەعام بە ئیماندارانی وتووە بە مفرەدی پێی نەوتون دەلیل لەسەرەوەی بەدەسە جەمعی بێن ذکری مردن بکەن پێکەوە دابنیشن دیارە ئەکثروا
معنای تریشی لێ ئەدرێتەوە بەڵام یەکێک لە معناکان هەندێک وایان فەرمووە مهم ئەو شتەی چەقۆیە بێنە پێش چاوی خۆت هەندێک سەوزە و داناوە وردە وردە پێ ئەجن چۆن ئاوا ئەیجنێ هاذیم ئەوە معناکەیەتی باشە ئەو شتێک کە ئاوا هەرچی خۆشیەکانی تۆ ئەیجنێ وردی ئەکە قاشی ئەکە بریتێ لە مردن هیچ لەزەتێک نایڵێت هەمووی بچڕێنە بەسەر یەکە ئایا ئەکرێ ئێمە لە نەخۆش پرسیارکەین بابێکی زۆر تایبەتمان هەیە سنت وهایە ئینسان پرسیارکە لە نەخۆش خۆی حاڵت چۆنە و پرسیارشکە لە خزمەکانی حاڵی نەخۆشەکە چۆنە ئەمە لە سنت ئەجرێ دەسەکەوێت طبعا هەندێ سنت هەیە ئێسێمە بۆتە عادەت لا ئێمە ئێسێمە بەلامانەوە عەجایب نییە ئاعتیادی ئەوە نەمانوتوە مەسەڵەن لە فڵان کەس نەخۆشێکە چۆنە و یاوتوتە ئەرێ باوکە چۆنە ئەوش جوابێت خۆمە هەر سنەتە خەیر تەگاوا بڵێ زێمەم هەستەمان نییە بیرکەرەوە کە چۆرە شوێنێک کە خەڵکی موسڵمان نەبن باش ئەم جۆرە پرسیارەی نییە تۆ من دین فێری کردی بەس ئەم هەستەمان لەلان نەماوە کە بین پرسیارکەین لە یەکتر وها بزانین عەبدایەتی ئەکەین تۆ بە عەبدایەتی بۆتە نووسری سنەتە زینوی ئەکەیت لصحيح بخاري هاتوا ابن عباس رضي الله رحمة الله عليه فرمى علي قري أبي طالب خرج من عند رسول الله صلى الله عليه وآله وسلم في وجعه الذي توفي فيه لو أزاريك خوشويز وفاتي كر صلى الله عليه وسلم أفرمى علي قري أبي طالب هات دروا فقال الناس يا أبا الحسن خلق ليكوبنا كيف أصبح رسول الله صلى الله عليه وسلم شون برباني شون كردوا خوشويسمان فرموي أصبح بحمد الله تعالى بارئا الحمد لله بربياني كردو بلشي ساغو مجرد أم برسيار كرنا أجري لسر طبعا أما كنوي بيرمان أخاته تازه لا إما دام مزراوة شكو باو بابيرو وتشو وتعرف لنا ومانا هستجنا كان عبدايتي أكيد هاي كتو هوالك أبرسي تصورنا كي لخدي هوالك تو أجر ورقت شن أجري أوايا عند العلماء فرمونا ما يتبيروز أحصاه الله ونسوه زۆر شت هەیە خوا ژمارەی کردو ئینسانەکان خۆیان لە بیری ئەچێتەوە هەر نازان بە عەبدایەتی جاری وایە لە قیامەتە لەسەر یەک پرسیار کە کردوتە خۆی گەور لێت خۆشە یەک پرسیار لەوە ئەچێ زۆر بە ئاسانی لە موسڵمانێکە پرسی و ئەرێکا کە نەخۆشیەکە چی لێ هەر طبعا یەکێک لەو شتانەی نەخۆش زۆر دڵی پێخۆشە طبعا گێڕانەوەی نەخۆشیەکەی خۆیەتی زۆر جۆرێک لە ئارامی ئەداتی باشە وەڵ ئیتر نەخۆشیەکە ئەبوو چوون بۆ لای ئەو دکتۆرە بۆتە گێڕێتەوە ئەمانە دڵی ئیسراحەتەکە لێ گەڕەبابی گێڕێتەوە ئەم پرسیارەی تۆ ئەجرە گێڕانەوەکە وێشەرە ئەجرە گوێ لێ ئەگری طبیعەتی حاڵیش ئەو هەیە طبعا پیرەکان کە پیرە بن دوو جۆرن جۆرێکیان سەری ببڕە دەرزێکی لێمە جۆرێکیان هەموو ڕۆژێ بێ بۆ خەسەخانە ئیسراحەت ناکە کورە هەموو ڕۆژی سەرە سەعات بی بەهێش دڵی ئیسراحەتی نەکرد اینجا کە پرسیاری لێ ئەەکەی نەخۆشیەکەی طبعی ئینسانەوە یەکسەر نەخۆشیەکەشی ئەگێڕێتەوە و شیفاکەشی ئەگێڕێتەوە هەموو کەسێکیش ئەڵێ بەخوا نەخۆشیەکەم گرتووە کەس وەکو ئەو نەخۆشیەکەی نەگرتووە ئەوەنە ئازاری هەبوو ئەوەنە ئەوها بوو هەمووی ئەجرە سبحان الله ئەمانە بەس ئێمە دەرک بەمە ناکەین ئەوە تا هاتووە یەک بابی بۆ داناوە ئیمامی نەوەوی ئەم بابە بەس باسی ئەمە ئەکا کە سؤالی ئەهلی مەریض ئەقاریبەکانی جواب وجواب المسؤول باش هەمووی بە ئەجر سنەت وایە جوابی بیتەوە باشە جاری وایڵێ ئەرێکا کە باوکە چۆنە قسە ناکە نا هەر جوابەکەشە سنەت کە جوابی ئەدەیتەوە ئەڵێ باشە خراپە وەزعی چۆنە بردن هەمووی بە ئەجرە نووسری فڵان کەسی خزمت نەخۆشکەوت چۆنە باشە خۆت نەخۆشکەوتی ئێستا حاڵە چۆنە لەگەڵ نەخۆشیەکە تا چۆنێ ئەمانە هەمووی چه جوابی ئەو ئەجرە چه پرسیاری ئەمیش ئەجرە ئەمەندە بەسە ئەم دوو بابە ئەمڕۆ لە خزمەتانە زۆر ذکری مردن بکەین پرسیار لە یەکتری بکەین لەسەر نەخۆشیەکانمان و جوابی یەکتر بێنەوە بە ئەجر بۆمان ئەویسترێ خۆیان داوات لێ ئەکەین ئەم فەرمایشتانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە خزمەتیانە ئەبین بیکەرە چرایەکی ڕۆشن بۆ دڵمان بۆ ماڵمان بۆ ناوگۆڕمان بۆ وڵات و نیشتیمانمان بۆ ژیانمان بۆ عاقبەتمان بۆ ئاخرەتمان یا ئیلاهی لەژێر سێبەری ئەم فەرمایشتە شیرینانە حەشرمان کە یا رب العالمین بأمتي أخش يستقبل من يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قرر لقناه من الشيء أجبوري خواهي من قبولك